لا كلا للتبعية. نعم للسيد القائد. لە راپۆرتێکیدا ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز ناوەڕۆکی پەیامێکی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق بۆ موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ئاشکرا دەکات کە هەر ئەو پەیامە بووەتە هۆی ڕاگررتنی شەڕ و نائارامیەکانی هەفتەی ڕابردووی بەغدادی پایتەخت کە نزیکەی 30 کەسی تێدا کوژرا. دوای ئەوەی هەفتەی ڕابردوو کازم حائیری یەکێک لە مەرجەعەکانی شیعە لە ئێرانەوە بە پاساوی تەمەن و دۆخی تەندروستیەوە وازهێنانی لە مەرجەعیەت ڕاگەیاندوو داوای لە شوێنکەوتوەکانی کرد کە زۆری نیان سەدرەکانن شوێنی عەلی خامنەیی بکەون و ڕخنەیشی لە موقتەدا سەدر گرت کە بەناوبانگی سەدریەکانەوە هەوڵی ناکۆکی ڕۆڵەکانی گەل و مەزهەبی شیعە دەدات. ئەمەشوای لە موقتەدا سەدر کرد بڕیار بدات بۆ هەمیشەیی دەست لە کاری سیاسی هەڵبگرێت و بۆ هۆیەوە ئاڵۆزی دروست بوو 24 کاتژمێری خایاند. هەرچەندە ئایەتوڵڵا عەلی سیستانی سەبارەت بەو نائارامی لە ناوچەی سەوز ڕوویدا هیچی بە ئاشکرا و بۆ ڕایگشتی نەدرکاند، بەڵام بەرپرسانی حکوومەت و بەرپرسانی باڵای شیعە بە ڕۆیتەر زیانوتووە تەنها هەڵوێستی سیستانی لە پشتپەردەوە بووە هۆی وەستانی ئاڵۆزیەکان. بە پێ ئەو کەسانی ڕۆیتەرز قسەی لەگەڵ کردوون کە نزیکەی 20 بەرپرسی حکومی و ڕەوتی سەدر و لایەنە شیعەکانی نزیک لە ئێرانن و بە مەرجی ئاشکرانەکردنی ناوەکانیان قسەیان کردووە سەرجەمیان ئاماژەیان بە دەستێوەردانێکی یەکلاکەرەوەی پشتپەردەی سیستانی بۆ وەستاندنی شەڕ کردووە. بە وتەی ئەو بەرپرسانە نووسینگەی سیستانی بە سەدری ڕاگەاندووە ئەگەر داوا لە شوێنکەوتوانی نەکات توندی تیژیەکان ڕابگرن بە ڕاگەیەنراوێک ئەو نائارامیە سەرکۆنە دەکات و داوای ڕاگررتنی ئاڵۆزیەکانیش دەکات. لای خۆیەوە بەرپرسێکی حکوومەتی عێراق بە ڕۆیتەرزی وتووە سیستانی پەیامێکی بۆ سەدر ناردووە کە تیایدا هاتووە ئەگەر توندی و تیژیەکان ڕانەگرێت ئەوە ئەو واتە سیستانی ناچار دەبێت ڕاگەیەنراوێک بڵاو بکاتەوە و داوای ڕاگررتنی شەڕ بکات. بەمە شوای لە سەدر کرد لاواز دەربکەوێت و وەک ئەوە وایە سەدر ئەو خوێن ڕێژیەی دەست پێ کردبێت. هاوکات سێ کەسایەتی شیعی نزیک لە سیستانی ئەویان پشتڕاست نەکردەوە کە نووسینگەی سیستانی پەیامی بۆ سەدر ناردبێت، بەڵام وتیان سەدر لای ڕوون بووە کە سیستانی بەم زوانە قسە دەکات ئەگەر نائارامیەکان کۆتایی پێنەهێنێت. زیاتر لەوەش بەرپرسێکی لایەنەکانی نزیک لە ئێران ڕایگەیاندووە ئەگەر نووسینگەی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان نەبوایە مقتەدا سەدر کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی بۆ ڕاگررتنی شەڕەکە نەدەکرد. وطني بعدما كان أسيرا للفساد هو الآن أسير للفساد والعنف معه، والعنف أسير الفساد وأسير العنف مع شديد الأسف.